دەرێ داتاشاوی ئەو نەخشەیە. باشە fx بە پێی ڕێسانی نەخشە سێدۆشەریەکان ئەوە دەکاتە چی؟ دوو ساین x کۆسانی x دەکاتە ساینی 2x ئەوە تەمە ڕێسانی نەخشە سێدۆشەریەکان ڕێسایەکان لە بۆ نووسیون ئەوە دەکاتە ساین 2x ئەو دەدێم داتاشاوی لێ دەکەن f x دەکاتە چی؟ سەرەتا داتاشاوی دۆشەکە وەردەگرم داتاشاوی 2x دەکات 2 پاشانەکە داتاشاوی یۆکە وەرگرت دەکاتە 2 کە دووەکەم وەرگرت ئەو دەدەن داتاشاوی ساینی دەکات کۆساینی چی؟ هەمان گۆشە 2x ئەو دەدێن ئەوە تەمانەوە ئەگەر ئەو وەڵامی تێدا بخێرە ئاخر بەڵام ئەو وەڵامی تێدا نییە ناچارم دەیگۆڕم ئەوەش بە پێی ڕێسای نەخشە سێدۆشەیەکان دەکاتە چی؟ ڕێسای زۆرە بەڵام ئەو ڕێسایی کە لە وەڵامەکاندا زیاتر ئەدۆزرێتەوە 2 کۆساین توان 2x کەمی تەمان دەبێت ڕێسایەکانتان لەبەرنی 2 کۆساین توان 2x کەم یەکت هەیە یەکەم ساین یەکەم 2 ساین توان 2x هەیە کۆساین توان 2x کەم ساین توان 2x هەیە ئەتوانی هەرچیان بەڵام بە پێی وەڵامەکان کۆساین توان 2 هەیە لەبەرەوە بە پێی وەڵامەوەی دەدۆزینەوە ئەوەی جارای ناوکەوانی دەکەن f'(x) دوو جاران 2 دەکاتە 4 کۆساین توان 2x کەم دوو جاران 1 دەکاتە 2 ئەوە دەبێتە وەڵامی داتاشاوی ئەو نەخشەیە.